کۆمەڵی ئیسلامی بەنهێنی و ئاشکرا لە نێو جەماوەری خۆی و لە کۆبوونەوەی دووقۆڵی و چەند قۆڵی لایەنە سیاسیەکانیشدا لە بەرامبەر خواستی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وەستاوەتەوە. کۆمەڵ پێی وایە هەر دواخستنێکی هەڵبژاردن سەرەتای ونبوونی ڕێگەیەکە کە دوجار دۆزینەوەی ڕێگە سەرەکیەکە لە هەموو کات زەحمەتتر دەبێت. بۆ ئەمەش ئەزموونی پێشێلکردنی یاسا و درێژکردنەوەی ویلایەتەکان لە چەند ساڵی ڕابردووی حکومڕانی هەرێمی کوردستاندا زۆر و زەوەندن. کۆمەڵی ئیسلامی لە چەند ساڵی ڕابردوودا کە هەرێمی کوردستان لەگەڵ قەیران و کێشە سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەکاندا دەست لە ملان بوو. کۆمەڵ لەبەرەی یاسا و دژبەستەمکاری مایەوە. ئەو کات کە بەشێک لەلایەن دیموکراتخواز و بەناو یاساخوازەکان هەوڵی شکاندنی ملی یاسا کارپێکراوەکانیان دەدا. کۆمەڵی ئیسلامی لەسەر ڕێگەی جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکان وەستا و لەیلانەدا. ئێستاش کە پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ئارادایە، کۆمەڵی ئیسلامی لەسەر هەڵوێستەکانی خۆی لە جێبەجێکردنی یاسا و نوێکردنەوەی دامەزراوەکانی یاسادانان و جێبەجێکردن سوورە، لەگەڵ ئەوەشدا کە گومانی لە هەنگاوەکانی ئەنجامدانی پرۆسەکە و هەوڵی لایەنە دەسەڵاتدارەکان بۆ ساختەکاری هەیە. کۆمەڵی ئیسلامی چ لە سەراستی تاکەکانی نێو کۆمەلگا و چ لە سەراستی گروپێکی سیاسی زۆر کات باجی جێبەجێنەکردنی یاسا و تێکەڵکردنی خواستی حزب و کەسانی دیکەی بەکاری حکوومەتداری داوە. بۆیە مافی خۆیەتی لە هیچ هەنگاوێکدا بۆ لادان لە یاسا لەگەڵ هیچ کەسێک بستێکیش نەڕوە. کۆمەڵی ئیسلامی پێیوە هەردووە خستنێکی هەڵبژاردن دواتر چەندین گرێکوێرەی گەورەی لێدەکەوێتەوە. هاوشێوەی و قەیرانانەی درێژکردنەوەی ماوەی ویلایەتی مەسعود بارزانی لە پۆستی سەرۆکایەتی هەرێمدا چەند ساڵێک لە هەرێمی کوردستان دروستی کرد. هەر سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردن کۆمەڵی ئیسلامی بەردەوام جەختی لە ئەنجامدانی پرۆسەیە کردوتەوە کە چ بۆ ئەزموونی قەوارەی سیاسی و حکوومەتداری هەرێمی کوردستان چ بۆ زانینی قەبارەی هەر قەوارێکی سیاسی سەنگی مەحەک بێت. لەگەڵ ئەوەدا کە بە درێژای 27 ساڵی حکومڕانی یەکێتی و پارتی ڕێگەیان نەداوە هیچ کام لە هەڵبژاردنەکان ئەو خواستە بەدی بهێنن، بەڵام لەو ڕوانگەیەوە کە پێی وایە بەدیلی هەڵبژاردن حکومڕانی دیکتاتۆری و تاکڕەویە هەر ئەنجامدانی هەڵبژاردننی پێ باشترە.